بەرهەمەکانمان لە سەوزە لە میوە لە خۆراک و هەروەها لە پەلەور و گۆشتی حیوان و گۆشتی مریشک تاوتوی ئەم بابەتانە ئەکرێ و ئێمە ئێستا لە ناو کۆبوونەوەکان ئەگەینە چەند بڕیارێک لەو بڕیارانە کە لە ساڵحی بەرهەمی ناوخۆی جوتیاران ئەبێ بەتایبەت لە ئێستاە کە وەرزی پێگەیشتنی بەرهەمەکانی جوتیارانە لە سەوزە لە میوە و بەتایبەت لە ئێستاە کە هەندێک بەرهەممان هەیە گەرمەی پێگەیشتنی ئەو بەرهەمانەیە لە بازاڕەکانی ئێمە زۆرن بەداخەوە هەمیشە کێشەی جوتیارەکانی ئێمە ئەوە بووە کە تەوازن نەبووە لە نێوان بەرهەمهێنانیەوە لەگەڵ بە بازارکردنیە لە ئێستاە بەرهەمی شووتی وەک نمونە باسەکەم کە بۆ بە مشکلەیەکی گەورەوە هەروەها بەرهەمی تەماتە بەرهەمی خەیار کە بەرهەممان زۆرە بەڵام بازارمان کەمە ئەبینی براجوتیارەکان زیانی لێەکەن ئێمە یەک حاڵت بۆتە لە حاڵت دەرچووە بۆ بە دیاردە بۆ ئێمە ئەویش ئەوەیە ئەم بەرهەمانە کە لە حدودەکان باجی ئەخرێتە سەر زۆربەی هەر زۆری ئەو بەرهەمانە بە باج و بە گومرگە ڕسمیەکان تێناپەڕن بە قاچاق داخلی هەرێمی کوردستانە بێ کە بە قاچاق داخڵە بێت دیسان بازارەکەی ئێمە پڕ ئەکا هەر لە حدودەکان ئەمری ئەوە هەیە ئەگەر بە قاچاق بێ بگیرێ لە بازار ناگیرێواتە کە گەیشتە ئەلوەکان یا کە گەیشتە دەستی فرۆشیارەکە ئەم بەرهەمانە ناگیرێ هیوادارم ئەمڕۆ بگەینە بڕیارێک